بسم الله الرحمن الرحيم. بابەتی ئەوەی کە مەثلەن ئەم ڕووداوانەی کە ڕوئەدات بە تایبەتی هەم دیسانیڵێنەوەی ئەوەی کە ئێستا بارزە و ئاشکرایە لە غەزەیە کە ڕوئەدات، تەفاعول و با بڵێین مامەڵەکردنی خەڵکی لەگەڵیدا وردە تەماشاکەی لە زەمانێکا لە فترەیەکە بە گەرم و گوڕیەک و تینێکی زۆرەوانێ خەڵک گەهاتە پێشەوانێ و کە ئینە بوو دوای ئێستا وردە تەماشاکەی سارد و سڕێک و خاویشی تێکەوتووە. عادەتەن ئینسان لە تەعامولیا لەگەڵ ئەحداث و ڕووداوەکانە دوو جۆر نەزرە هەیە، دوو جۆر تێڕوانین هەیە. تێڕوانین یەکەیە پێوتە تێڕوانینی ئەوەی کە لەگەڵ عامە ڕوویت، یعنی ئینسانێک نەفسیەتی ئینسان وایە شتێک کە ڕوو ئەدات یەکەم جار وەقی لەسەر نەفسی قورسە خەڵک چۆن بە گەرمی بڕواویش ئاوا ئەڕوات. لە طەبیعەتی ئینسانی وایە مەسەن لەگەڵ عەقلی لەگەڵ عەقلی جەمعایە، دوای لەگەڵ عەقلی جەمعەکە خاو بوانێ میش خاوە بێتوانێ. حقیقەتەن ئەمە نیشانەی زوعف و لاوازیە لە هەم ئیمان هەم بابەتی تێگەیشتن لەوەی کە من تەفاعولەکەم لەگەڵ ڕووداوەکانی کە بەسەر موسڵمان هەدێت. غەزەیەک مەسەڵەن لەو کاتێک کە چووکە یەکێک لە صیفاتی ئەڵڵا بمان پارێزێ لە صیفاتی نیفاق ئەوەیە ئەو کاتێک کە تۆ لە سەرەوەیت و لە سەرکەوتنایت مەثەلەن لەگەڵایە وردە شتەکە بۆ ڕۆتینات و تێکشکان و شکست وردە خاوە بێتەوە خەڵکی لەسەری. خەتەریش لەوەدایە ئەوەی ئەمڕۆ کە بەسەر موسڵمانانە دێ لە غەزە زۆر خەتەرترە لەوەی کە پێشووتر بەسەریانە هاتوو. ئێستایان لە 3 مانگ پێش ئێستا زۆر خراپترە. لە ئێستادا خەڵک دەبرسا ئەمرێت، لە ئێستادا خەڵک نانیە بیخۆ، لە ئێستادا هەڕەشەکان قورسترن. تەماشاکەی تەفاعولی مسلمان مامەڵەی مسلمان لەگەڵ وردە کەس بۆتوانێ لاواز بۆتوانێ. ئەمە حقیقەتەن ئەمە کێشەیە، ئەمە ئەو نەفسیەتەیە کە شتەکان بە شتی عاتیفی و کاتی ئەبینێت و بەردەوام لەگەڵ یان ناڕات و دووربین نییە. چونکە مسلمانێک کە تەنها ئەوەندە بوو لە زەمانێکە تا ینی وەکو چۆنڵێ پش و کورت تا مودەیەکی زەمەنی کورد ئەڕوا لەگەڵ شتە لەسەر ئەم نەفسیەتەیە زۆرجار ڕاگەاندنی عەلامەکان تەعامل لەگەڵ ئێمەیەکەن. من ئەو کاتێک کە ڕاگەاندنەکان بروزیان پێ کرد و گەورەیان نەکردن ئا لە ماترسا. ئەمزانی بۆ ئەوەیە کە لەگەڵ نەفسی ئینسانەکە لەگەڵ ڕابێن. کاتێک کە شتت پیشانەدا یەکەم جار بەخەستی پیشانیەدات وردە تا نەفسی ئینسانەکان لەگەڵ ڕابێت تەبیعی بێتەوە لای. ئەوەی ئەوان پش و درێژیە گوێ ناداتێ پاڵی یاوەتەوان و کاو لەکات هیچ چاوەڕی ڕەتفعلی نەفسی تۆی بزانێت چێ. کاتێک کە سێری کرد نەفسی ئەو خەڵکە هەمووی وردە هادی ئەبێتەوە تەبیعی ئەبێتەوە ئەزانێت کە بە مردووی زەمن هادی ئەبێتەوە. ئەمە نەفسی مسلمانێکە کە مەبادیئی شەرعی و مەبادیئی دینی و مەبادیئی ئیعتیقادی داینەڕشتووە، یعنی مەبادیئی ئیمانی و بیرڕای حەقیقی داینەڕشتووە. چونکە مسلمانێکی غەزە من بیرم ناچێتەوە کە ئەمڕۆ مسلمانێکی غەزە لەژێر حیسارایە، بیریشم ناباتەوە ڕۆژێک لە ڕۆژان مسلمانێکی عێراق لەژێر حیسارا بووە ملیۆنێ مناڵی عێراقی مردوون لەژێر حیسارە. لەبیرت بێتەوە بیرم نابێت مەسەلەن غەزە کاو لەکرێ بەسەریەکە لام کەمتر نییە لەوەی مەلجەیەش وەکو مەلجەی عامری کاو لەکرێ بەسەر کۆمەڵێک مناڵ لەژێر هەر ناوێکا بێت لەژێر عینوانێکا بێت. چونکە تۆ گەر هاتیە مەشتانە و لە یەکتری جیا کردوانێ نەفسیەتی ئەو نییە کە مناسەڕەی مەزلوم بکەی لە هەموو کاتێکە. مناسەڕەی مەزلومەکەی لە مەرحەلەیەکی محدد و دیاریکراوەی کە ئێستا ئاکرێ مەثەلەن. بڕۆ ئێستا ئاگر تێبەرە بێ مناڵە بینی چیەکە جیا ئەخوا مناڵ لەسەر ما هەمووی هەڵ لەرزێت هەمووی هاوارێتی کوا ڕەتفعلی خەڵک کوا ئەو هەموو مزاهرە زەخمەی کە ئەکرا ئەو خۆ پیشاندانە زەخمانەی کە ئەکرا و خەڵک هاتە دەرەوچی و چێمان وردە ئەزان نەفسێتی و خەڵکە وردە هادی ئەبێتوانێ ئولفە وەرەگرێ لەگەڵ شتەکەات ئەبێتە شتی ڕۆژانە ئەبێتە بەدیهیات ئالە لەو مصیبەت دەست پێکات یعنی حەقیقەتەن. بەڵام الله سبحانه وتعالى ئالنا ئەم میحنانەیە ئەو خەڵکانی کە ثابتن لەسەر مناسەڕەکردنی مەظلوم ئەحداث و ڕوودا و ئیعلام و ڕاگەاندن نایگۆڕێ وتفريق لبين أمتها ناك لمنطقة بمنطقة إشكال حقيقة ده لسال أساسي إيماني أيكات نقل لسال أساسي عرقي نتوي حزبي سياسي ولاعين ونازمشين أيكات دمانا إيمان داري راستقينية لهر شوينك لهر جيجيك هر زمانك مظلوم بستمي لك رام عزاري هيبوي وانا راحت الدسي بيبقى مناصرة كاتو خاوج نايبتو لمناصرة كرتنو بشجي كرتنو خمو خوارد نيدا أما تجاوز لقل قصيك بالنر المتعلقات كبالي بيونيكي دافعي إيماني لبرو
مسلمانێک لێ مناڵێک لێرە ئەگەر لە برسا بمرێ کێشە نییە بەزەمەی ئەمان لە برسا بمرێ هاوارت لێ هەڵەسێ مانێ هەردوو شێرێک شتە هەردێک ژێرێک سوورەیە ئەوەی پار لەگەڵ ئەم ساڵی فەرقیشکەی نییە لەبەر بە نفسێتی ئیماندارە نفسێتێکی زیندوو بێت نفسێتی بە تەفاعلی بێت لەگەڵ ئومەتە بە حقیقەت یان بەردەوام تۆ يعني معقول نییە لە ئێستادا مسلمان پێویستی زیاتر ئەگەر هیچت پێ ناکرێت پێویستی بە دوعاکردن پێویستی بە پاڕانەوە هەیە پێویستی بە ئەوە هەیە کە ئینسان چی بکات تا بینی خۆی و ئەڵڵا سوبحانەهو وتعالە با هیچ نەبێت هەر سیهامێکی شەو هیچ کەمان پێ ناکرێت لە حەقیقەتدا لە ئێستا تۆ بتێونەتی واقعە يعني غەزەیەکی بشکۆلەیە وردە وردە حساب کراوە بەرەو مەنتیقەیەک پێوتر ڕەفح ملیۆنە نوێژیان خەڵک تیاداناوە دیان وردە وردە جەستی نەبزی خەڵک تاقیەکەنەوەوانێ رازی نین لێی نەدەن یعنی وەکەئەنەما ئەو 29,000 کەسە 30,000 کەسێک کە پێشووکە کوژراوە هیچ نییەوە وەوە لە عەقڵەتی ئینسان ئەمەیان هەر قیرابینە کە تەقدیمان کردو ئەعمان مشکلەیە لەبەر ئەوە مەسەن هێزەکان دێن نەکەی ئەوە نەکەی یەشیش کەش بە ناوی موسڵمان لە پشتەوانێ ئەوە نەکەی حیسارەکان لەسەر قایمەکات وردە وردە بە مروری زەمن تەختی شیەکەن و خەڵکی ژەر خەڵکە سەیریشەکە ئەو مردنی ئومەتە بەڕاستی برایانی خۆم ئەو مردنی ڕوحی ئیمانە لە خەڵکە ڕاستە مامۆسای تۆ چی و پێکرێت لەقل ئەو ڕوحە بمێنێتەوانێت کە بزانی چۆن تەعاملەکەی لەگەڵ ڕووداوەکانە وبزاني كدافعي نصرت بو مظلوم الله سبحانه وتعالى اصلا جزء كي جهاد براني خم يعني جزء شيء هذا قولي جهاد الله سبحانه وتعالى فرمي ما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين من الرجال والنساء والولدان الذين يقولون ربنا اخرجنا من هذه القرية الظالم اهلها يعني شيء بو فرمي بو جهادنا كان لكاتك دا خلشي غير مظلومه جن منال هاواري اللي هستاو تو أنا جهاد الدنيا خوت وأنا علق المناصرة هي بدعاء كرد المناصرة هي بوي قصدك يعني اللي بمري بلام تو هاتي تو ألفة ورقدوك وشون هالألفة شي عابرة كبسرها مو ما نادية مثلا أو معجزاتي إخوة بين الرجاناء أي بين شكت كلا بين بيتوان أرجع عينيشته استا أساسا إنسان دعاء وغزبك استا أساسا بوي بكات كأجر مسلمانك شتيشي لتوانا لدس هادت لهرشي كاي بي أجات أجر بكريت بي بقات إنجا جێگەی خۆشێتی اینجا تۆزێک ئینسانی مسلمان واعی بێ بزانێت شێ دوژمنە شێ دۆستە هەتاکو کەی مەسەلەن خەڵک خەڵەتێندرێ هەر یاری بە عەقڵی ئەکرێت جوزئێکی مسلمانە ئەخەوێندرێت جوزێکی مسلمانیش بە ئیبادەی پێ ئەکرێت خەوتۆکانیش کە ویستیان خەبەری یەکەنەوەنی هاوارێکیان لێ هەڵەسن کە ویستیان خەوێنەوەنی ئەو دەستێکی شەیطانی کەم ئیشاکات و بەشێکی زۆریشی ئەو نوع ڕاگەاندنە چاواشەکارەی کە ئێستا ئەمڕۆیکە دەفع دەکات بۆ شتێک و دوای دەست لێ هەڵەگری وازت لێ هێنێ هیوام وای ئینشاءڵڵا ئێمە ئەوەندەی کە بتوانین وەکو ئیمانیان وەکو قەزەیشی ئیمانی و دینی چیمان لە توانادا هەیە لە پاڕانەوە دوعاکردن لەو بەدەر شتێک کە ئەگەر ئینسانێک چی لە توانادا هەبێت چی لە توانایدا هەبێت چونکە ئیستیطاعە هەموو تەکلیفێک لە شەرعی ئەڵڵا منوتە بە ئیستیطاعی ئینسانەوەنی لە ئێستایە بۆیان بکات هیچ نەبێ لە دوعا و پاڕانەوەکانتان بێبەشیان مەکەن هیچ نەبێ لە پیشاندانی معانەتەکانیان بێبەشیان مەکەن کە من پێم وایە جوزئێکی حتا يعني لم چەند ڕۆژەیە من بەس تەنها متابعی بەس مناڵم کردو هیچی کەنە بەس مناڵ کە هەمووی هەڵ لەرزێ لەسەر مایە لە برسایە هاواری لێ هەستاوە چی لێ هەستاوە زۆرجار تەماشای مەکرد کە بڵاویان نەکەنەوەنی يعني باوەڕکە ئەوەی کە برسی کردوون بەقەدرە کەسە تاوانبار نییە کە بە بڵاوکردنەوەی ئەوانە دەستکەوتی دەزەکەوێت والله بەقەدر ئەوەی کە حسارەکەی خۆ سەر بەقەدر ئەوە تاوانبار نییە بڵاوکردنەکە لە پێناوی معاناتیان نیە لە بەرناوی دەستکەوتی خۆیەتی خۆ هەندێک شتێ وایە ئەمڕۆ بچم بزانێت ئێستا خەڵک چۆنە چەندە ناڕەحەتە ئەمڕۆ ئێمە ئەوان لەبیر بکەین سبێنێ چواردەورەکەش و مسلمانەکانی چواردەورێکی دوور نییە هەمومان وەکو پۆڕی خوراومان لێ دێت وەکو چۆن قاعیدە عەرەبیەکەڵێ ئوکیلتە یەومە ئوکیلە الثەور الأبیض تۆ ڕۆژە خورای کە گاسپیەکە خورا حساب بۆ نەکرد سەری تۆش دێ تۆ خۆ دەڵێ خەڵەتێنی سەری تۆش دێ دەبەر چی لە توانادا هەبێت لە مناسەڕەکردنیان لە پشتگیریکردن ئەمە ئیمانەکە ئینسان بەردەوام زیندوو بێتەوە تێدا ئەو دەکەی کە خەڵک ئەگری نەشگری ئاساییە ئەو دەکەی خەڵک بیری نامێنێ بگرین جاتەوە بگرێت ئەو کاتە ڕاستی چکە لەگەڵ ئاما ناڕۆم بەس لەگەڵ ئاما لەگەڵ ئەسڵی قەزەکەدا ئەڕۆم وەکو ئەرزیشی کوردن تەفریق ناکرێت لە بینی متەماتیلینە ئەمڕۆ دوژمنێک هاتۆ مەزلومێک کابلەکە و ئیبادەیەکات ئەمە هێشی پێگەیاندووی لەبەر ئیعلام بۆ بارزەکات مەزلومێک و ستەملەکراویش کرد لەوە خراپتری بەسەر هاتووە لای تو هەر بەخاڵشتانێت دڵ نییە بە ئەو گەشەوینە ئەوە ئیمانی نییە بە خۆتا بچۆرەوانەوە قەزەیەکی دافعێکی دنیاویە دافعەکەت پێوانێ پاڵت پێوانێت لە دەستی خۆتانی لە دەستی خەڵکیش هەڵدەسوورێنێت چکە ئێمە ئیمان پاڵمان پێوانێت
یەک ئومەتی پاڵم پێوە ئەنێت کە مسلمانێکی مەزلومی کورد لەگەڵ مسلمانێکی مەزلومی عەرەب لەگەڵ مسلمانێکی مەزلومی فارس لەگەڵ مسلمانێکی مەزلومی هیندا لەگەڵ مسلمانێکی مەزلومی نازانم شوێیە داوی فەرقیشی نییە. مەزلوم بە عام فەرقینە چونکە مەزلوم ئەستەم لێکراوە هیچ شتێکیش بەقەدەر ستەم لێکرا و ئەڵڵا سوبحانەهو وتەعالا لەسەری تووڕە نییە و لە خەڵکیش تووڕە نیە لەسەری کاتێکە بێدەنگلی دڵنیا بن لەو چونکە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا خۆی بەو هەموو عەزەمەتی خۆی وانی زوڵمی لەسەر خۆی حرام کردو وجعلته بينكم محرما فلا تظالموا لەبین ێوەش حرام کردو نەیکەن زوڵم نەکەن کابرا دوێ سوڵم مەکات و لەم لاوەیەکی پشگیری کات لەم لاش خەڵکو دەور دەسار دەبێتەوە وانی و وەکانەما پلاکە هەڵە کرد هەمووی هەڵەسێ کوژان تۆ میە کوژێتەوە وانی خێر لەوەیان نییە خێر لەوای مدافع ئیمانەکە بەردەوام زیندوو کات على الأقل بەڕوح و بەوەی کە لە توانامدا هەیە لەگەڵ ئەو ئومەتەیە بم لە پاڕانە ڕەنگە دوعایەکی شەوێکی تۆ ئەڵڵا سوبحانەهو وتەعالا دەرگایەکی داخراوی زۆر گەورە بکاتەوە وانی بە کەمیشی نەزانی چونکە وقال ربكم ادعوني أستجب لكم وإذا سألك عبادي عني فإني قريب ما يعبأ الله بكم لولا دعاؤكم هیچ نەبێ دوعایەکە لە تواناتانە هەیە بەردەوام میسان دوعا بکە بپارێتەوە و لە بینی خۆی الله سبحانه وتعالى داوا بکە لە الله سبحانه وتعالى لەم تەقسیر و کەم و کورتی کە هەمانە لێمان خۆش ببێت کە ئەوەندەمان لەوەی کە لە تواناماندا هەیە پێمان ویست ئەمان هەبێت سەرفی بکەین کە تەئکید لەوانی لەوە باش لە توانامانە هەبێت نەفس و ئەهوا و شەهەوات و حوبی دنیا ڕایگرتوین تەمەنا لە ئەڵڵا بکەین تیانە بمان برێت و ئومەتێکی زیندووکە ومەتە زیندوی کە دواتر إن شاء الله أبنو ببيشنك بورزقار كردني خلشي بارك الله فيكم الله لما خوش بتو والسلام عليكم ورحمة الله.